خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ کارانم بەیەکەوە پانۆرامایان شەوتان پێشکەشەکەین ئەوانەشی کە سەیریاریەکەن ئێستا پشوێکیان داوە پێم خۆشە وەک خۆم کریستیانۆ ڕۆناڵدۆ دوو گۆڵی کردووە پێم خۆش بوو لە ئاستی مۆندیالیشا گۆڵی زیاتر بکە ئێمە ینی لەگەڵ خەڵکی سەرکەوتوان مامۆستا دۆخی هەرێمی کوردستان و ئەو دۆخە چەقبەستۆی کە لە هەرێمی کوردستان هەیە هەوڵی جۆرا و جۆری هێزولانە سیاسیەکانیش بەردەوامە بۆی بگەنە دەرەنجامێک بابەتەکە پەیوەندی بەوە هەیە کە تێڕوانینێکی گشتگیر و بنەڕەتی لەسەر مەسەلەی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا هەبێت کە بتوانرێ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکاتووە ئەو لانی کەم بەشێک لەو کێشە و گرفتانەی کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا هەبووە و لە حکومڕانی هەبەوە خەڵکی نیگەران کردووە دۆخی هەرێمی کوردستانی خراپ کردووە بەشێکیان نەمێنن ئێمە باسی ئەو دۆخەکەین دەرەنجامەکانی بەرەوچوێ ئەڕۆن بە تایبەتی کە لە نێوان یەکێتی و پارتیدا بەڵام لە ستۆدیۆکەمان لەناو بەرنامەکەمان یەکێتی و پارتی لێ نییە تەنها بەڕێز مامۆستا داراسیەکانیانی ئەندامی خولی پێش ئەنجومەی نوێنەرانی عێراق و یەکێک لە کەساتی دیارەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستانە زۆر سپاس مامۆستا بەخێر بێ ڕوا بڕیارەکەمێکی تریش مامۆستا شوا محەممەد ئەندامی مەکتەب سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان لە کەرکووک لەگەڵمان بێ مامۆستا سەلاحەدین زۆرمان باس کرد پێما بەقەت سپێدە باسمان کردە بچامە لەنێ بەڵام هەموو شێکی خێر کانیەتی بەرەو ئەو بێ شانی باسکردنە هەوڵێکیدا هەوڵی ئاشتەوایی هەش هەوڵی ڕێکەوتن بۆ ئەو دۆخە چەقبەست و بەرەوچوێ گەیشت بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە سڵاویش لە بینەر و بیسەرە بەڕێزەکان دیارە ئەتوانین بڵین یەکگرتووی ئیسلامی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونیەوە لە ساڵی 94 قۆناغێک بوو کە قۆناغی شەڕی ناوخۆ بوو یەکگرتوو هەر لەو کاتەوە هەوڵەکانی خستە گەڕ بوو ئەوەی بتوانێت ئەو بارودۆخەی لە هەرێمی کوردستانە کە مەترسیە بۆ سەر هاوڵاتیان بۆ سەر ئەزمموی حکومڕانی بۆ سەر قواری هەرێمی کوردستان هەوڵێکی جدی بدا بۆی ئەو قۆناغە سەختانە تێپەڕێنەوە ئەتوانین بڵین لە هەموو ئەو لیژنانەی لەو کاتەیە هەبوون لیژنەی ئاشتی بێ لیژنەی جۆرە لە جۆرەکان حەف بە حیزبەکە بوو بێ حەو حیزبەکە بوو بێ چەند حیزب هەرچی یەکگرتوو ئەتوانم بڵم ڕۆڵێکی کارا و کاریگەری هەبووە و ئەمە لا یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەمە استراتیژەوە تاکتیک نییەوە حیزبایەتی لای ئێمە لەوانەیە مۆدیلێکی جیاواز بێ لە خەڵکی تێر لەوانەیە خەڵکێکم پرسیاری لا دروست بە بڵێ کە یەکگرتووی هێزێکی ئۆپۆزیسیۆنە بۆ حەزناکە ئەم بەرامبەرانەی تر تووشی قەیران ببن تووشی گرفت بن ئێمە پێمان وایە هەرێمی کوردستان لە هەموو لایەنەکان پێکاتەوە بە تەنها مڵکی پارتی نیە و بە تەنها مڵکی یەکێتی نیە و مڵکی یەکگرتوو ئیسلامیەکان و عیلمانیەکان بە تەنیانێ و مڵکی هەمومانە واگەر هەرێمی کوردستان ڕوبەڕووی بارودۆخێکی سەخت بێتەوە هەمومان زەرەرەکەین و هەمومان زیانەکەین یەکگرتوو لەم سۆنگەیەوە کە وەکو کەشتیەک سێری هەرێمی کوردستانەکە و حەز ناکە ئەم کەشتێ تووشی جۆرە لە جۆرەکان قەیرانێکی قوڵ یا قورس ببێتەوانێ بۆیە هەمیشە دەستی خێر بووە هەم بۆ ئاوەدانکردنەوەی کوردستان هەم بۆ ڕێخستنی هێز و لایەنە سیاسەکان لەم سۆنگەیەوە ئێستا لەم قۆناغی ئێستایە کە ئەتوانم بڵێم پەیوەندیەکانی نێوان پارتی و یەکێتی بە بنبەست گەیشتووەوە ساڵێک و 8 مانگە پەرلەمان هەڵبژاردننی کردووە پەرلەمان کارانیە سەرۆکایەتی پەرلەمان هەڵ نەبژێراوە حکوومەتمان کاربڕێکەرە کۆمیسیۆنی سەربەخۆمان نییە ئێمە بە جددی هەست بە مەترسیەکی گەوراکەین لەسەر هەرێمی کوردستان ئەویش دوای ئەوەی کە سیاسەتی زلهێزان لە ناوچەکەدا گۆڕانی بەسەر هاتووە بە تایبەتی سیاسەتی ئەمریکا جۆرە لە جۆرەکان نایشارێتەوە لە ڕێگای نوێنەرەکانیەوە بە وڵاتانی دنیا ئەڵێن کە ئێمە لەگەڵ بەهێزکردنەوەی مرکزانیان ناوەندیان فیدراڵەکانین لە سووریا لە لوبنان لە عێراق لە فڵان شوێن ئێمەش ئەڵێن کاتێک تۆ لە هەرێمی کوردستانە حکوومەتت نەبێ و پەرلەمانە نەبێ و کۆمیسیۆن نەبێ و ئەی دوجار عێراق مامەڵە لەگەڵ چێ بکە ئایا مەترسیەکی جددی و گەورە لەبەر دەمی هەرێمی کوردستانە هەیە یان نییە هەیە و هەمووشمان ئەزانین بەپێی ئەو واقعی کە لە هەرێمی کوردستانە هەیە هەموو لایەنەکان بچنە پاڵ پارتی بەتەنیا ناتوانێت حکوومەت تەشکیل بکات بە یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو لایەنەکان بچنە پاڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم بە پرسیارێک کە لای یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە بڕاوەتەوە لە مەسەلە نەگەر دوجار نەگەیشتن بۆ کارکردنەوەی پەرلەمان یەکگرتوو بچێتە پاڵ پارتیانی یەکێتی ئێمە ینی ئەو واقعەتان بۆ دەرکەوتۆ ئێمە ئەزمموی چەندین ساڵی هەرێمی کوردستان بۆ ئێستا لە هەرێمی کوردستانە بە فعلی دوو زۆن هەیە دوو ئیدارە هەیە دوو هێزی پێشمەرگە هەیە دوو دەسەڵات هەیە دوو نفوس هەیە و ئەزممویش سلماندی بەڕاستی کە ئەم هێزانە بە تایبەتی دوو هێزەکەی دەسەڵات ئامادەن لە پێناوی مانەوەی خۆیانە
قوربانی بدەن بە خەڵکی کوردستان و بە ئەزمونونەکە بەڵێ نمونەمان زۆرە با نەڕۆین برینەکان نەکولێنینەوە لە ڕێژەکەی باشە ئێمە بۆیە لە سۆنگەی بەرپرسیارەتیمان بۆ خەڵکی کوردستان بۆ ئەزمونونەکە بۆ قەوارەی هەرێم ئێمە یەکگرت و بڕیاریدا بەشداری حکومت ناکە بەڵام ئەڵێ ناکرێ هەرێمی کوردستان بێ حکومت بێ دروستە ناکرێ پەرلەمانی نەبێ بۆ چونکە ئەمە بەرهەمی ڕنج و قوربانی زۆر گەورەی خەڵکی کوردستانە تۆ ئێستا بەدەستی خۆت لە ناوی بدەی لە باری بەری و ناوبانگی هەرێمی کوردستان لە تەواوی دنیاە لە کەدار و عیبدارکەی ئایا 2000 هەموو کوردێک زەرر ناکە لە دنیاە با ئێمە پێمان وانە یەکێتی هەتا سەرمێنێ و پارتیا تا سەرمێنێ کوردستان و خەڵکی کوردستان تا سەر دەمێنێ لەبەر ئەوە لەم سۆنگەیەوە ئێمە ئێستا یەکێتی و قەنەعەتی بۆ دروست بووە کە ببێ پارتی حکومەت تشکیل ناکرێ پارتی و قەنەعەتی بۆ دروست بووە کە بەبێ یەکێتی حکومەتی پێ تشکیل ناکرێ کەواتە خاڵێکی هاوبەشەیە ئەبێ لەم هاوبەشە ڕەحمەت لێبێ ئەبێ بگەنە یەک کە بگەنە یەک ئەبێ ئەمیان تۆزە تەنەزول بکە و تۆزە تەنەزول بکە و ئەگەر ئەمانیش ڕاست دەکەن لە پێناوی بەرژەوەندی خەڵکی کوردستانە سیاسەتەکەن و حیزبایەتی ئەکەن ناکرێ بەڕاستی تۆ هیچکە قوربانی بە خەڵکی کوردستان بدەیت لە پێناوی پاراستنی بەرژەوەندی حیزبی خۆتە بەڵێ بۆیە ئێمە پێمان وایە دوجار بەدیل هەر ڕێکەوتنە بەدیل هەر تشکیلی حکوومەتە هەر کارەکردنەوەی پەرلەمانە هەڵبژارنیش بکرێ و هەڵبژارنیش بکرێت هێزەکان چەند گۆڕانکاریی کەم ئەبەرخۆمان چەندین هەڵبژاردن کراوە لە هەرێمی کوردستانە کەواتە ئەبێ ئەم دوولایانە ئیرادەیەکیان هەبێ چێ ئیرادەیە ئەبێ دەستێکی خێر هەبێ بەڵێ ئەبێ قسەیەکی خێر هەبێ ئەبێ سەکۆیەکە بێ کە ئەمانە کۆکاتەوە بەیەکیان بگەێنێ بۆ چووکە گەروانەکەین هەموو خەڵکی کوردستان زەرەرەکە ئەوەی لە ڕابردوش بەدەستمان هێناوە لە دەستی ئەدەین بۆیە پێمان وایە ئێستا خۆشبەختانە هەردوو لاو قەنەعەتیان بۆ دروست بووە کە هیوادارین ئەمە تەنها قسە نەبێ بگوازێتەوە بۆ بابی کردەوە بە قسەی وتەبێژێک و لێدوانێک و پەیجێک و سۆشیال میدیا بەڕاستی نەبێتە ئەوەی کە کابراوەتی ڕیسەکە بێتەوە بەخوری بەڵکو هەنگاوی جدی بنێ لە داهاتوێکی نزیک ئەمڕۆ سەرۆکی شێتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵ سەردانی مامۆستا سەلاحەدین بەهادینی کرد لە هاتنە دەرەوەی پرسیاریان لێکردوتی ئێمە مامۆستا هەمیشە قسەی خێرەکە و قسەی باشەکە و ئێمەش پێڵێن ئەمرەکەی ینی قسەی جەنابەت لەسەر ئەوە چیە خۆشبەختانە مامۆستا سەلاحەدین کەسایەتیەکە لە کوردستانە کە من پێم وایە بە تەنها مڵکی یەکگرتوو نییە بۆ مڵکی هەموو خەڵکی کوردستانە و مامۆستاژ لەو ڕۆژەوە کە ئەو بەرپرسیارەتی لە ئەستۆیە وەکو ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ساحەی سیاسی کوردستانە کارەکە ڕۆڵێکی گرنگ و کارا و کاریگەری هەیە هەم لە ناوخۆی هەرێمی کوردستانە هەم لەسەر ئاستی عێراق هەم لەسەر ئاستی وڵاتانی دراوسێ هەمومان ئەزانین بۆیە مامۆستا زۆر گەورەتر بیرەکاتەوە لەوەی کە هەندێک کەس لەوانەیە تەسەور بکەن وەکو سەرۆکی حیزبێک وەکو ئەمینداری گشتی یەکگرتوو بەڵکو ئەو پێی وایە کە ئەوێ هەرێمی کوردستان بە بارودۆخێکی ئاسایی لە ئەمانە بژی و تووشی قەیران نەبێ و تووشی گرفت نەبێ هەمومان ئەزانی لە شەڕ ناوخۆیە خەڵک زەرری کرد لە دوو ئیدارەیە خەڵک زەریری کرد لە هێنانی سوپای ئەملاولایە خەڵک زەرری کرد لەبەرەوە ئێمە نامانەوێ بەڕاستی خەڵکی کوردستان زەرەر بکە و ئەم لێمانە خوازێ کە بە دڵسۆزانە بە بەرنامەیەوە بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان دەست پێشخەرێکی ڕاگەیان و لە چەند خاڵێکا خۆی بینیەوە داوای لە هێز و لایەنەکان کرد کە بەڕاستی کۆتایی بەم قۆناغی چەق بەستووە لە هەرێمی کوردستان بهێندرێ ئەوەی بیر لە بەرژەوەندی خەڵکەنەوە خۆشبەختانە ئێستا هەردوو لا ئەڵێن ئێمە ئامادەین هەنگاو بنین کە هیوادارین شتی بچووک نەبێتە بربەستی گەورە باش ئەوەی کە بزانی جەنابەت لە قیادەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان نزیکی و خۆشتیەکێکی لە بەرپرسە باڵاکانیان مەسەلەن سەرۆک بافڵ چیتری بە مامۆستا سەلاحەدین بەهادین دیارە سەردانەکەی مامۆستا سەردانی کاک باوڵی کرد سەردانی کاک مەسعود و کاک نێچیر و کاک مەسرور و لایەنەکانی کرد بۆ ئەوەی کە دەست پێشخەرەکەی گیان و بەڕێز کاک باڤێڵی سەردانی مامۆستای کردو هەمومان ئەزانین مامۆستا حاڵەتێکیان هەبوو کە پرسەی براگەورەکەی بوو دیارە بەشێکی لەوانەیە بۆ مەسەلەی پرسە و سەرخۆشی بوو بێ بەشەکەی تری گفتوگۆی زۆر سەراحەت کراوە لەوەیە کە وەکووتمان کاک باڤێڵش ئاماژەی پێکرد کە مامۆستا قسەی خێر و ئەو بابەتەی کردووە و لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بووە زۆر بە سەراحەت بە ڕاشکایی ئەمە وتراوە کە بەدیل هەر ڕێکەوتنە بەدیل هەر پێکهێنانی حکوومەت و پەرلەمانە و ئەبێم خۆناغە تەجاوازکە و لەم چەق بەستووی ڕزگاری بێ ئێمە ئەبێ دەرک بەو مەترسیە بکەین کاکزانە کە بەیانی دادگای فیدراڵی هەیە لە عێراقا بەیانی
لە دژی هەرێمی کوردستان بڕیارێک دەربچێ بڵێت تۆ حکوومەت نییە و پەرلەمانە نییە و کۆمیسیۆن نییە و ناتەبایەکەیە و هێزی پێشمەرگەت هێزێکی یەکگرتووی کوردستانی نییە و دوو زۆن و دوو ئیدارەت هەیە من ئاوا مامەڵە لەگەڵ ناکەم دوایی چێ زەرەرەکە غەیری خەڵکی کوردستان حیزەکانیش دەرەرێت با دڵنیایەوە کەواتە لە سۆنگەی بەرپرسیارەتیمان و دڵسۆزیمان بۆ خەڵکی کوردستان و بۆ دۆزی کورد کە دۆزێکی ڕەوایە ئێمە قەنەعەتمان وایە ئەمە بە واجبێکی نیشتیمانی بە واجبێکی ئاینی بە واجبێکی نەتەوەی دەزانین لەسەر خۆمان وەکو هێزێک با لەسەر گریمانە قسە نەکەین بەڵام لە حاڵەتێکدا گەڕ ڕێکەوتنەکە نەبووە عینادیان مەسەلەن زۆرێک لە هەندێک شتە لە سوکەکان بوونە لەمپەر یەکگرتووی ئیسلامی کوردستان لە چه حاڵەتێکا ئەچێتە فراکسیۆنەکە ڕاستپێرە بۆ کاراکردنەوەی پەرلەمان یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێمە بڕیارمان داوە بەشێک نابین لە قەیران بەشێک نابین لە کێشە لە ڕابردووشە هەروە بووین ئێمە بڕیارمان داوە بەشێکین لە چارەسەر خۆ ئێستا لەوانەیە ئێستا جاری وایە کاتێک تۆ ئەڕۆیە پاڵایەنێک لە بری ئەوەی کێشەکە چارەسەرکەی قەیرانەکە قوڵترەکەی وەکوتم ئەبێ بێ واقعی کوردستان بە ژیرانە مامەڵی لەگەڵا بکەین بەعاتیفە ناڕوە ئێمە سەیری واقعی کوردستانەکەین لە کوردستانە دوو زۆنەیە دوو ئیدارایە دوو هێزەیە دوو هێزی پێشمەرگایە ئێستا جاران زۆر ئەوترەکە کە وەڵە هەردوو ئیدارەیە ئێوە و لە پێڕوانینی ئێوە دوو ئیدارەیان زیاتریش دوو ئیدارەیە من پێم وایە ئێستا قۆناغێکی مەترسیداریش هەنگاوی ناوە کە لە دوو ئیدارەکە ژۆک و بەڕێز باس کرد هەنگاوی زیاتری ناوە یعنی ئێمە بۆی ڕاستگۆ بین ئێمە بەرپرسیارین بەرامبەر بە خەڵک بێ ڕاستیەکانی پێ بڵێ ئێستا پارتی دیموکراتی کوردستان لە زۆنی دەسەڵاتی نییە کەتی نیشتیمانی کوردستان لە زۆنی سەر دەسەڵاتێکی وای واقعی ئەمە حقیقەتێکە هێزی پێشمەرگە بەفعلی هێزێکی یەکگرتووی نیشتیمانی کوردستانی نییە کە لە کاتێکە ئەمە هاوپەیمانان بلارخاست و تازەترینیان تۆمباراکە کە ئەوان لەگەڵ حکوومەتی فدراڵی بەهێزان و باز لە لوبنانەکەن باز لە سووریاکەن باز لە عێراقەکەن لەبەرەوە ئەبێ کورد پلانێکی تۆکمەی بەهێزی هەبێ ئەجندایەکی هاوبەشی هەبێ هەموو لایەنەکان لە پێناوی بەرژەوەندی خەڵکی کوردستان و قوارەی هەرێمی کوردستان چکە لای ئێمە حیزبایەتی مقدەس نییە بەس خەڵکی کوردستان پێویستە هەمومان دیفاعی لێ بکەین قوارەی هەرێمی کوردستان پێویستە هەمومان دیفاعی لێ بکەین چونکە دوجار وەکو ئەمە ڕەنج و بەرهەمی قوربانیەکی زۆر گەورەی خەڵکی کوردستانە یعنی ئەو قوربانی گەورەی کە لە کوردستانە دراوە ئێمە خاوەنی هەڵەبجەین خاوەنی ئەنفالین خاوەنی ڕوخانی 4000 گوندین ئەمە ناکرێ بەڕاستی لە پێناوی پاراستنی پۆستێک پلەیەک وەزارەتێک حیزبێکە تۆبەی هەموو ئەم قوربانیانە لەبیرکەی و دەستکەوتەکان ڕوبەڕووی زیاتر ئێمە هەرێ لە ژیان پشت بەخوای گەورە بەسن و گەشتبین بین بەڵام ئێوە بەپێی ئەو دەرهاویشتانەی کە لە کۆبنەوەکانە لە پارتی لە یەشێتی هەتانە گەشتبینن ئێمە هەرگیز ناومێد نابین ئێمە هەرگیز ناومێد نابین وەکو وتمان ئێمە دەستێکی خێرین دەستێکی ئاوەدانین و پێمان وایە لای ئێمە حیزبایەتی وایە حیزبایەتی وەسیلەیە ئامانج نییە بەڵام خۆشی خەڵکی کوردستان ئامانجە ئاوەدانی کوردستان ئامانجە تەبایی هێزەکانی کوردستان لا ئێمە ئامانجە کەواتە قوربانی بە وەسیلەکە ئەدەین بۆ ئامانجەکە ئەمە لای ئێمەیە و ئێمە واش پەروەردەکراوین وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان هەر دینیش داوامان لێکە هەر دین هەموو شتێک لە پێناوی بەرژەوەندی خەڵکایە لەبەرەوە بۆیە داواکەین بە جددی کە هەردوو لایەنی دەسەڵات یەکێتی و پارتی واز لە بەرژەوەندی تەسکی حیزبی خۆیان بێنن شەڕی پۆستێکی دیاریکراو نەکەن شەڕی شخصێکی دیاریکراو نەکەن بەڵکو شەڕی بەرژەوەندی خەڵکی کوردستان بکەن و پێم وایە بەوەش هەمومان سەرکەوتووە بین مامۆستا ئەوەی زۆر باسی مەترسیت کرد مەترسی بە دیاریکراوی مەسەلەن ئەو شەڕی ئێران و ئەمریکا و ئیسرائیلمان بینی درۆنمان بینی ساڕۆخمان بینی هەموو شتێکمان بینی قوربانی بووینە قوربانی بە جۆرێک لە جۆرەکان سوپاس بۆخوا کە قوربانەکە کەمیش بوو لە چاو ئەو سوتماکەی لە ناوچەکە هەیە بەڵام بەگشتی ئەو مەترسیانەی کە لای مامۆستا هەم لە ئاستی بەغدا و هەم لە ئاستی قلیمی هەیە چی بەدڵنیاییەوە ئێمە ئەبێ بزانین تۆ کاتێک لاشەیەک نەخۆشە بێ کە لاشەیەک نەخۆشە بێ دائیمەن میکرۆب زیاتر زاڵە بەسەریە بەڵام ئەگەر تۆ عیلاج وەرگری و کەشێکی لەباری بۆ دروستکەی ئەم جەستەیە بەهێشتەوە ئێستا لاشەی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان قوارەی هەرێمی کوردستان تەندروستە نەخ مەترسیتیایە لە ناو خۆیان تووشی جۆرێک لە دارزان بووە ئیتر بە گەندەڵی ئەڵێ بە دوو ئیدارەی ئەڵێ بە دوو هێزی چەکدار ئەڵێ بە دوو ئەجێندای جیاواز ئەڵێ
بە ڕازگۆ نەبوون لەگەڵ دروشمەکانی دیموکراسی و ئازادی و مافی مرۆڤ و کارەساتی گەورە کاکە ئێستا یەکێک لە سلێمانی لە دەستی یاسا ڕاکە لە هەولێر جێبێتەوە یەکێک لە هەولێر لە دەستی یاسا ڕاکە لە سلێمانی جێبێتەوەوانە ئەمە ناوێنێ چی لەبەرەوە ئەمە مەترسین ئەگەر ئەمە ڕێی پێنەگیرێ چارەسەری بۆ نەدرۆزێتەوە دەستێکی دڵسۆز نەبێ دەست نەخاتە سەربرینەکان بۆ ئەوەی چارەسەرێکی تەندروستی بۆ بکە من پێم وایە دوجار ئەمە مەترسیە گەورەکەی کە وڵاتە چونکە ئێستا بمانەوێ یان نەمانەوێ ئەو پشتیوانە نێودەوڵەتی لە ڕابردووە بۆ دۆزی کورتە بوون نەماوە بە ئاشکرا ترامپ کورت تاوانبارەکە بۆی چەکی وانە پشتیوانە نێودەوڵەتەکە ئەگەر نەڵی نەماوە بەس زۆر کەم بۆتەوانێ لەو لاوە مامەڵە لەگەڵ ئەوواکەن و عێراق بەهێز بێتەوانێ ئێتۆ لاوازبی و پەرتەوازەبی و سنگ و پێگەت بەداخەوە یەکێتی پارتی شەڕی ململانەی هەرێمیان گواستەوە بۆ بەغاش سنگ و پێگەی کوردان لە بەغاش لاواز کرد ئێستا ئەو کاتە ئایا من ئەم پرسیاراکەم هەرێمی کوردستان لە بەردەمی مەترسیانە تاکە هێزێک کە بۆ هەرێمی کوردستان هەیە دەستورە کە قوارەی هەرێمی کوردستان بە دەستورقەوە ئەی بەیانی ئەگەر هێزگەلێکی سونە شیعە ئەجەندایەکی نێودەوڵەتی وڵاتانی هەرێمایەتی کارێکرام دەستورە گۆڕەکە قورسە گۆڕین دەستور ئەو کاتە ئایا هەرێمی کوردستان مەترسی گەورەی لەسەر یا لەسەر زۆر باشە چاکەت باسار نەبێت مامۆستا مەکێکمان بکە بامیش بچۆ لای کاکشوان محەممەد لە کەرکوو کاکشۆن سڵاو لێ بێم کاتت باش سپاس کە بەشداری لە پانۆڕامادا وەک سیاسی وەک چاودێری سیاسی هەڵسەنگانت بۆ دۆخی ئێستا هەرێمی کوردستان چییە بەڕاستی ئەو مەترسیانە لە ئێوە گەڵاڵە بوون چین کاکشوان گوێ لە دەنجی منە کاکشوان باش بەڵبکو بتوانین پەیوەندی بکەینەوە وەڵا بە پێم وایە چا ناخورێتەوە زۆر باشە مامۆستا کەواتە ئێمە کە ئەزانیم نەترسەکان جدین با باسی بەغدا بکەین جەنابەت پەندامی خولی پێشوێن انجومەنی نوێنەرانی عێراقیشی مەسەلەن هەز بە مەترسیەکەکەی ئەگەر مەسەلەن تەنانەت بیانە سوء استفادەیەک لە دەستور بکەن جۆرێک لە جۆرەکان سوء استفادێک لەو ناکۆچیانە بکەن لە هەرێمی کوردستان لە بێ حکوومەتی بکەن هەموو ئەگەرەکان کراون بۆ ئێمە بمانەوە یان نەمانەوێ بەڵێ کورد لە عێراقا کەمینەیە لە کۆی 329 ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کورد لە بینی 60 بۆ 63 64 ئەندامی ئەنجومەنمان هەیە هیچ پرۆژەیەک بە دەنگدان لە بەرژەوەندی یەکگرتوویەک لا نابێتەوە لە بەرژەوەندی خەڵک کوردستانێک لا نابێتەوە لە بەرژەوەندی پارتیوەکێتیەک لا نابێتەوە کەواتە دوجار تۆ ئەگەر ئەم کورسیانە تۆکمە بن یەک ئەجێندای هاوبەشیانە بێ پلانێکی بەهێزیانە بێ پەرتەوازە نەبن ئەو کاتە ئەتوانی بڵێ سنگێکی بەهێزیانە بێ ئەو کاتە سیستەمی حکومڕانی لە عێراقا سیستەمێکی تەوافقیە کورد ئەگەر بە هەموویەوە داوای هەر پرسێک بکە تایە سەرکەوتووە بێ ئێمە ئەزمونمان هەیە لە بەغا 4 ساڵ لێ بووین هەر کاتێک هەموو لایەنە کوردیەکان بۆ هەر پرۆژە یاسایەک لە ئەنجومەنی نوێنەران کۆدەنگ و یەکدەنگ بوو بی سەرکەوتوو بینتیایە هەر کاتێک هەر کەسە و باسی لە خۆی کردبێ ئەمە یەکەم دوو هەمیان دێتە سەر هەندێک بابەتی بۆ منە مادەی 140مان هەیە شایستە دارایەکانمان هەیە شایستە دەستوریەکانمان هەیە کاتێک دێی مناقەشەیەکەی هەموو لایەنە عێراقیەکان کۆدەنگن بەرامبەر بە کورد سونە و شیعە و هەمویان ئەی ئەمە کارەسات نییە ئەگەر کورد خۆی بەرتەوازە بێ ئێمە چەند یاسایەکمان تێپەڕان لە ئەنجومەنی نوێنەران کە دەستکەوتی باش بوون بۆ نەگەڕانەوەی زەوی وزار و مڵکە داگیرکراوەکانی ناوچە جێناکۆکەکان بۆ منە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە و کۆمەڵی یاسای ترش بوو جێ ئەوانێک کابوون هیچیان بەتەنیا تێنەپەڕێن هیچ بەتەنیا تێنەپەڕیون بەڵام دژایەتی زۆرش ئەکران لەلایەن هەندێک پەرلەمانتارەوە کە ئەمیز بەو شێوەیە نەبێ ئێوە گەر ئەبێ بوریا بین بۆیە ئەبێ کورد یاریکەرێکی باش بێ لە بنێوەندەدا جا کورد ئەگەر ماڵی خۆی پەرتەوازە بێ ئەتوانێت لە بەغا دیفاع بکە ئەمە بابەتی ناتوانێت بشت لاوازە بێ لاوازە بێ کەواتە ئێمە هیچ ڕێگایەکمان لە بەردەم نزگە لە ڕێکەوتن ئێمە ئەگەر سەیری ڕابردووکەین سەیری ڕابردووکەین ئەو دەستکەوتانەی کە بە کۆدەنگی خەڵکی کوردستان بەدی هاتوون دەستکەوتی گەورن بۆ نمونە کۆڕەوەکە بۆ نمونە ڕاپەڕینە مەزنەکە چەندان نمونەی تریش بەڵام کاتێک تۆ باسی خۆتەکەی و من باسی خۆمەکەم ئەو باسی خۆیەکە
ئێمە باسی کورد و کوردستان بکەین. ئێوە زۆر وەکو لە چەند وێزگەیەکی زۆرە مەسەلەن ئەوزان هەر کابینەیەک لە حکومەتدا بوون ئۆپۆزیسیۆن بوون مەسەلەن نمونەیەکی ئەوەی کایبینین لە چەند ساڵی 30 ساڵی ڕابردووە بۆ نمونە کە باسەکرێت مۆدێلێکی تر هەیە کە کاریگەری لەسەر قواری هەرێمی کوردستان نەبێ بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستان بەڵام بتوانرێت جگە لەو مۆدێلی ئێستا هەیە ئەگەر ڕاستمان بوێ ئەم مۆدێلە مۆدێلێکی تەندروست نییە بەتایبەتی ئەم هێزانە کە ئیدیعای دیموکراسی بوون و ئیدیعای جۆرە لە جۆرەکان دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵاتەکەن زۆر مهمە بوو ئێستا لە کوردستانە هێزێکیان لەم هێزانە حکوومەتی پێک بێنای هێزەکەی تر ئۆپۆسیۆن وایە بەڵام بۆ ئەزانن ئەم دوو هێزە ئەزانن حکوومەت و داهات و هێز و پارە و هەمووی بۆ بەرژەوەندی حیزبی بەکاردێ بەتایبەتی بۆ انتخابات بەرگەی ئەوە ناگرن لە دەرەوەی حکوومەت بن من هەمیشە وتومە ئەگەر یەکێتی و پارتی لە دەسەڵاتان نەمێنن لەوانەیە بەرگەی چەند انتخاباتێ نەگرن بۆ چونکە پێگەی حکوومەت دەسەڵات و دارایی حکوومەت هێزی حکوومەت هەمووی بۆ بەرژەوەندی حیزب بەکارات و ئەمە کارەساتەکە بەداخەوە کاتێک هێزێک ئێوە بەشداری بکات تر هێزەکە بۆ نمونە ئێمەین گۆڕانین هێزیەکی ترە ئەچن وەزیرێکێ دەنێ بە وەزیر بەشداری پێەکە نەک بە وەزارەت دەسەڵاتی نییە وەکوتم یەکێتی لەوێ دەسەڵاتی نیە پارتی لێرە دەسەڵاتی نیە هێزێکی تر بەشدار بێ بە وەزارەتێک چی دەسەڵاتی چێ بێ لەبەرەوە ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەگەر ڕازگۆ بین لە 34 ساڵی ڕابردووە ئەزمموونێکی شکست خواردوو بووە ئەجێندای حیزبی زاڵ بووە بەسەر ئەجێندای بەرنامەی حکوومەت و بەرژەوەندی خەڵکی کوردستان زۆر باش کاکشوان دووبارە سپاس دەکەم ببوورەکە دەنگم نەگەیشتە جەنابەت من ئەمەوێ پرسیارە بکەم کە بۆ چوونی بەڕێستان وەک سیاسێک و وەکو چاودێرێکی سیاسی دەربارەی دۆخێرێمی کوردستانەوە و مەترسیە بەردەوامانەی کە باسەکرێن لە سەر هەرێمی کوردستان چین زۆر سپاس سلااوڕێز بۆ میوانە بەڕێزەکان سلااوڕێز بۆ جەنابێرانی کورساتی عزیز لە ڕاستیە من جۆم لە بیرۆڕاکانی ئەو بەڕێزە نەبوو لەبەر هەندێک خەلەلی فەنی ئێرە بەڵێ سەبارەت بە پرسیاری جەنابێت ئەمڕۆ کوردستان هەرێمی کوردستان وەکو قەوارە وەکو جوگرافیا وەکو هەموو بابەتەکانی پەیوەندیدار بە هەرێمی کوردستان بە قۆناغێک و بە ڕۆژگارێکی سەختە دێبەڕێ و بە ڕۆژگارێکە تێپەڕێکە بەڕاستی هەمووی بێئومێدیە و بابەت گەلێکی تازە هاتوونەتە پێشەوە هیچ دڵخۆشکەر نین بۆ خەڵکی هەرێمی کوردستان و سەرچاوەی ئەم نەهامەتی و ئەم بێئومێدی و ئەم با بڵێن جۆرە ڕەوشەی کە دروست بووە بە شەهرە زۆرەکەی خۆمان لە کوردستان و بە تایبەتیش دوو حزبی حکومڕان لە کوردستان سەرچاوە دەگرێت هەرێمی کوردستان لە ئێستادا لە چاوەڕوانی ئەوەدایە ئایا ئەتوانێت دەستگا شەرعیەکانی خۆی بخاتەوە سەرخات و ئەتوانێت پەرلەمان کارا بکە حکوومەت تێڕا بگەێنێ دەستور دروست بکە و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بخاتەوە سەرسکە یان ناتوانێ و بەم ڕەوشە تایبەتە ناتەندروستەی ئێستا ئیدارە ئەدرێ بەردەوامە بێت بێگومان ئەگەر ئەوەی توانی بەسەر ئەم قۆناغەیە زاڵ بێ و ناکۆچەکان وەلاوە بنرێ و با بڵێن سەرکەوێ بەسەر ئەم ناکۆچیانەیە ئەوە زۆر باشە و ئایندێکی باشتر چاوەڕوانمانەکە و ئەگەر بە پێچەوانش ئەم ڕەوشەی ئیستا هەیە ئەوەی کە ئیستا هەمومان شایەدی و ئەیبینین بەردەوام بێ ئەوە بێگومان ڕۆژگارێکی ناخۆش و تاڵتر و بێئومێدتر لە ئێستا چاوەڕوانی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان دەکات بۆیە لە ئێستادا هەموو ئەوەی ڕووەدا چ ئەو هەڵوێستە سیاسیانەی کە لە ناوخۆی خۆمان چ مووقیفمان لە بەرامبەر حکوومەتی ئیتیحادی لە عێراق چ مووقیفمان لە بەرامبەر وڵاتانی دراوسێ و ڕووداوەکانی ناوچەکە مووقفێکی لاوازە مووقفێکە کە جێگای فەخرکردن نییە هەرێمی کوردستان لە دوای ئەوەی کە ڕژێمی بەشار ئەسەد ڕووخا دەبوو زۆر گۆڕانکاری لە خۆیان بکە چونکە هەمومان دەزانین لە دوای گۆڕان لە سووریا ئاڵوگۆڕێکی گەورە لە سیاسەتی نێودەوڵەتی لە بەرامبەر هەرێمی کوردستان و قەزەی کوردی بەگشتیش هاتۆتە ئاراوە ئەم ئاڵوگۆڕە مایەی پرسیارکردنە مای هەڵوێستەکردنە مای ئەوەیە کە سەرکردایەتی سیاسی کورد و بە تایبەتیش دوو هێزی دەسەڵاتدار کە
حکومڕانی هەرێمی کوردستانن دەبێت بە وردی هەرسەنگاندن بۆ بارودۆخی دوای ڕووداوەکانی سووریا و هاتنی ئەحمەد شەرع بکەن چونکە لە دوای ئەو ڕووداوە هەڵوێستی نێودەوڵەتی و چ لە ئەوروپا چ لە ئەمریکا زۆر بەزەخی لە بەرامبەر قەزەی کوردی گۆڕاوە. ئەم گۆڕانکاریەش لە ئێستاە ئەگەر بەشێکی ببینین پەیوەندی بە چیەوە هەیە ئەو گۆڕانکاریە کاکشوان بە بۆچوونی بەڕێستان یعنی ئەو پەیوەندی بە چیەوە هەیە لێرە مامۆستاش باسیەوەی کرد ینی بۆچی ئەو مووقیفە بەرامبەر بە کورد و هەڵوێستە بەرامبەر بە کورد گۆڕاوە؟ بەرژەوەندەکانی ئەوان گۆڕانی بەسەر هات ئەمە دەزانین مەترسیەکانی داعش کەم بووە و ڕژێمی ئەسەد لە سووریا نەما ئەڵوگۆڕێکی گەورە دروست بوو ڕژێمێک هاتووە کە هەر هەمومان شایەدین ترامبوتی ئێمن دامناوە ئەمە یەک دوو لە ڕاستیە کۆمەلگای نێودەوڵەتی بێمەوقیف نەبوون لەگەڵ کورد و زۆر هەوڵیان لەگەڵ کورددا بە جۆرێک لە جۆرەکان کۆمەلگای نێودەوڵەتی و بە تایبەتیش ئەڵمانیا و فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکاش لەوە بێئومێد بوونەکە کورد ناتوانێت ئیدارەیەکی شەرعی قانونی کورد لەگەڵ حکومڕانیا خۆی بگونجێنێ بە جۆرێک کە پێیان وایە کە ئەوەندەی هەوڵیاندا بۆ نمونە وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگە یەک بخەن مەسرەفیان لێکردن و تەسحێشیاندا لەو پێناوە بەڵام ساڵانێکی زۆرە هیچ هەنگاوێک نەچۆتە پێشونەیان توانی ئەم خواستە جێبەجێ بکەن. جگە لەوە ئاڵوگۆڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێمان دەڵێ بەرژەوەندەکانی جیهان بە تایبەتیش ئەمریکا و ئەوروپا لەوایە نەماوە زۆر ئیشیان بە هەرێمی کوردستان بێ چونکە ئێستا شوێنی تریشیان هەیە و ناوچەی تریشان بەدەسەوەیە و دەمێک شاوان نایشارنەوە ئەڵێن ئێمە حکوومەتێکی مەرکەزیمانەوێت لە بەغا بتوانێت ئیدارەی خۆی بدا بێگومان حکوومەتی مەرکەزیش لە بەغایە لە بەرژەوەندی کورد نییە کە بەهێز بێت لەبەرەوەی ئێمە دەزانین و تەجروبەکانیش ئەم ڕاستیە دەسەلمێنێ کە کاتێ حکوومەتی عێراق ناوەند بەهێز بێ قەزەی کورد بەرەو لاوازی دەڕوە چونکە لە عێراقا ئیرادەیەک نییە بۆ چارەسەرکردنی کێشەکان بە پێی ئیستحقاق و بە پێی ماف و بە پێی با بڵێن ئەو حەقەی کە گەلی کورد لە کوردستانی باشوور هەیەتی ئەوان بە چاوێکی تر تەمەشای ئەم بابەتاکەن و نایشارنەوە پێیان وایە ئێمە هەمیشە ئەو مافەمان نییە کە خۆمان داوایەکەین و ئەو مافە بە ئێمە ڕەوان نابینن ئەمە لە کاتێکە ئێمە ئەم هەموو مەترسیانە لەسەر قوارەکەمان دەبینین و بە ئاشکرا دیارن هەمووان هەستی پێەکەین بەڵام بەداخەوە سەرکردایەتی کورد حکوومەتی هەرێم سەرۆکایەتی هەرێم ئەوانەی حکومڕانیەکەن ئەمڕۆ زۆر بێباکن لەم مەسەلەیە و وتارەکانیان قسەکانیان لێدوانەکانیان هیچ دڵخۆشکەر نییە بەوەی کە بڵێن بەڵێ ئێمە لە قۆناغێکی تایبەتە تێپەڕین دەبێ بگەڕێنەوە بۆ خەڵکی خۆمان بگەڕێنەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانمان تەنەزول بۆ یەکتری بکەین لە ئێستاە بینین تەنەزول بۆ دنیا ئەکرێ بەڵام تەنەزول بۆ خۆمان ناکەین ئەمە وامان لێکە تەجروبەکانیش هەیە لەم بابەتە مەترسیەکان ببنە کردداری لە سەرمان مەترسیەکان گەورە بن خەڵک بێ ئومێد بێت ئەژینا تا ئێستا وەکۆ بەڕێزە ئەوەندەم جۆلێ بوو باسی دەستوری کرد تا ئێستا ئێمە قوارەیەکی دەستورین و لە عێراقا ئەم بابەتە بۆ هەرێمی کوردستان چەسپاوە و ئەمە ئەگەر خۆمان یارمەتی دەرنەبین ئاسان نییە دەستکاریکردنی دەستور و هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوری دانپیاندراوە لە چوارچێوەی دەستوری عێراقا دەستوری عێراقش لە چوارچێوەی با بڵێن ئومومی متحیدا دانپیاندراوە بەڵام بەداخەوە ئێمە خۆمانین ڕێز لەو دەستورە ناگرین خۆمانین ڕێز لە خۆمان و خەبات و ماندووبوونی ملەتەکەمان ناگرین خۆمانین دێن لە بەرامبەر ئەوەی کە لە بەرامبەر تەسحێکانی ملەتی خۆمان تەنەزول بکەین ئیشەکان ڕێک بخەینەوە بەڵام ئەچین بە جۆرێک لە جۆرەکان لە پێناو ململانەیەکی حزبی لە پێناو وەزارەتێک لە پێناو هەندێک بەرژەوەندی تەسکی حزبایەتی هەموو مەسیری ملەتەکەمانە خێنە مەترسیەوە بە تایبەتیش ئەمە بۆ پارتی بۆ یەکێتیش هەر ڕاستە کە نابێ ئەم کارە بکەن. بەڵێ کاشوانە گەڕێم وڵات مامۆستا ینی تۆمبارەک ئەو قسەی کردووە یەک جار هاتوۆتە عێراق و هەرێمی کوردستان وایە مەسەلەن حکوومەتەکە بە تەواو تەشکیل بێ
علی زەیدی بەڕێز علی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق بڕواتە بەغدا بڕاتە ئەمریکا لە دوای ئەو بابەتەوە پێت وایە باڵانسێک ڕائەگرێت تۆمبارەك یان مۆدێلێکی تر بۆ هەرێم پێشنیازەکە و ئەمان کاتە دۆخێکی ئاڵۆزەوە. بەڵێ دەستخۆشی لە کاکشوانەکەم بەخێر بێ. دیارە ئەم بابەتە هەمومان ئەزانین ئێمە باسی ئەومان کرد بۆ پشتیوانی نێودەوڵەتی یا وڵاتانی زلهێز یا ئەمریکا بۆ کورد هەستی پێکەین لاوازە بە کورد خۆی هۆکارێکی سەرەکی بووە. یعنی کورد نەیتوانی نمونەیەکی سەرکەوتووی باش پێشکەشکە. یعنی ئێمە واقعە نابێ ئینکاری لێ بکەین. ململانی ناوخۆی کوردی پێگە و ڕۆڵی کوردی زۆر لاواز کردووە. خاڵێکی تریان ئەوان کاکزانە شەڕی بەرژەوەندی خۆیانەکەن. وێڵی بەرژەوەندی خۆیان من نمونەیەکە هێنمەوە. شەریکەیەکی ئەمریکی لە کوردستان هەندێک کەڵگەی نەوتی هەبوو با بڵێن ڕۆژی 7,000 بەرمیل نەوتی لە کوردستان دەرەهێنا. کاتی ئەم شەریکەی ئەڕاتە خواروی عێراق لە بەسڕا یان لە میسان لە شوێنێک ئێوێ نەوت دەربێنێن لەوێ با بڵێن ڕۆژی نزیکەی ملیۆنە بەرمیل دەرەهێنێ. ئەوان ئەڵێن بە شەرتێ ئێمە گرێبەستان لەگەڵاکەنەوەی کوردستان هەڵوەشێنەوە یەکسەر کوردستانی هەڵوەشانەوە هەرانەوەستان لەسەر کەواتە بێ ئێمە بزانین ئەمریکا وڵاتانی زلهێز بە دووی بەرژەوەندی خۆیان و ئەبێ ئێمە لەوە گەیشتی بین ئەگەر تێ نەگەیشت بین ئەمە ساویلکەییە. ئەمریکا هەرگیز بەرژەوەندی بەغا ناگۆڕێتەوە بە هەولێر بۆ بەرژەوەندیەکە باڵاترە ئەو شەڕی بەرژەوەندی خۆیەکە. ئەو لەبەرەوە ئەمە ئەبێت تێبگەین. ئەی ئێمە چۆن یاریەکی سەرکەوتوو بکەین کە بتوانین لەم نێوەندەدا باشترین دەستکەوت بەدەستبێنین یا پارێزگاری لە دەستکەوتەکان بکەین. بابەتی باراک و زەید ئەو هاتووە بە ئاشکرا بە زەید دەڵێ ئێمە پشتیوانی دلیەکەین تۆ ئەم دوو سێشتە بکە. سیستەمی دارایی عێراق ڕێک بخەرەوانە سیستەمی بانقی کە ئێستا هەمومان نەزانین چەند ڕۆژەکە مەسەلەی دۆلار بەرزی و نسبی بابەتەکە ئەوەیە. ئەوە نیە شتێکی جێگیر نیە بابەتەکە پەیوەندی چووکە عێراق داهاتی لەسەر چیە لەسەر نەوتە نەوتیش فرۆژی لای چیە لە ئەمریکایە دۆلارەکە لای ئەوانە. ئەوان مەرجان هەیە بۆ بانکی ناوەندی عێراق بێ ئاوابی ئاوابی بۆ سیستەمی کە ئەمڕۆ لە دنیاە سیستەمێکی دیجیتاڵی متەبع بەرجی بۆدانێ. خاڵی دووەمیان ئەڵەیە بێ گروپە چەکدارە عێراقیەکان کە بەناوی بەرەی مقاومەی عێراقی ناوزەند دەکرێن ڕێک بخرێنەوانێ. هەندێک لە گروپەکان ئامادەیان دانیاوە کە چەکدا بنێن و بڕۆن ناو ژێرچەتری با بڵێن حکوومەتەوە. ئەوانەی تریش ئەبێ وا بکە و ئەو بەشێک لە کابینەکەشی کەماوە هەندێ وەزارەت ئەوانە تەشکیلەکە بە دڵنیاوە دوایەوە بچێتە ئەمریکا و لای کەمی ئەگەر هەموو ئەجێندای ئەوان جێبەجێنەکە ئەبێ نسپەیەکیان بۆ جێبەجێبکە بەشێکیشی ئەبێ ئەوە بزانین لە حاڵەتی و جێبەجێکردنیە ئەوانش ژێر بەژێریش بێ مەرجیان نابێ بۆ ئەوەی هەرێمی کوردستانیش باشتر بێن ئێمە بۆیە ئەبێ هەرێمی کوردستان لێرەیە زۆر میمە ئەگەر ئێستا هەرێمی کوردستان حکوومەتێکی چۆنەڵی هەبوایە پەرلەمانێکی هەبوایە کۆمیسیۆنێکی هەبوایە دەستورێکی هەبە ئێمە 34 ساڵە حکوومەتمانەیە لە حکوومەت دەستورمان نییە بودجەمان نییە 12 ساڵ لە هەرێمی کوردستان بودجە نییە کە میزانیە نەبوو یعنی میزاز دەورە بینێ ئەم شارە ئیشی بۆکەم ئەویان بۆی ناکەم ئەمە کەواتە بۆیە ئەمانە مەترسی گەورەن ئەگەر هەرێمی کوردستان خۆی ڕێکخاتەوە پەرلەمانت هەبێ حکوومەتت هەبێ کۆمیسیۆنت هەبێ هەنگاو بنێ بۆ داڕشتنەوەی دەستورێک بەیانی حکوومەتی ئیتیحادی ئەزانە چۆن مامەڵە لەگەڵا بکە بەس ئێستا وەک دێ ئەبێ بێ بۆ سلێمانیش بچێ بۆ هەولێریش ئەبێ ئەم لاژ ببینێ ئەبێ ئەو لاژ ببینێ پەرلەمان نییە بڕوا سەردانی بکە ئێ باشە تۆ پەرلەمان ئەبێ سەکۆی هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان بێ ئەبێ پەرلەمانی بڕیاری گەل لە پەرلەمانەوە دەرچێ تا هەموو هێزەکان بە ئۆپۆزیسیۆن و بە حکوومەتەوە پشتیوانی لێ بکەن ئێمە ئێستا ئەو دامەزراوە شەریعیە بەهێزەی کە لە یەکەم انتخاباتی ساڵی 92 ئەزان خەڵک بەچ جۆژ و خۆشێکەوە ئەڕێ دەنجێدا ئێستا خەڵک متمانی بە دەنگدانیش نەماوە متمانی بە پرۆسی هەڵبژاردنیش نەماوە متمانی بە ئەزموونی حکومڕانیش نەماوە ئەمە چی هۆکار بوو بە دڵنیاوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆیە ئەگەر لەسەر ئەمڕۆجاری ئەوشمان هەیە ڕاستیکەینەوە بە دڵنیایەوە لایکەبی کوردەوارە لە زەرە لە نیوەش بگەڕێتەوە هەر باشە بە زوانەکە هەمووی لە دەستە لەبەرەوە بۆیە قۆناغەکە مەترسیە و ئێستا هەرێمی کوردستان لایەنە سیاسەکان بە تایبەتیش دوو پارتە دەسەڵاتدارەکە بەجددی لە بیری چارەسەرکردنی ئەم دۆخەیان نەبن من دڵنیام تێڕوانینی پارتی وەکەتی بۆ هێزی پێشمەرگە جیاوازە بێ بۆ مامەڵەیان لەگەڵ حکوومەتی مەرکەزیە جیاوازە بێ بە تێڕوانینی حیزبی مامەڵە لەگەڵ حکوومەتی ئیتیحادیاکەن ئەی چۆنە بە تێڕوانینیشی ئەجێندایەکی حکوومەتی هاوبەش و لە پەرلەمانەوە
کارنامەی مامەڵەکردن دەربچێت چەند بەقوت بەبێ ڕێکەوتن مامۆستا کلیلی یان قەزیەی کوردی لە بەغدا لەلا هیچ هێزێکی سیاسیە نەخێر بۆ چونکە ئەکرێ ئەمڕۆ هێزێک لەگەڵ پارتیا تەحالوفکە و پەیوەندی بەهێز بێ و یان لەگەڵ یەکێتیا بەڵام بە ئەو هێزانە تاسەر نامێنن ئەوەی ئەمێنێ دەستورە ئەوەی ئەمێنێ مامەڵەی هەرێمی کوردستانە نەک وەکو حیزب وەکو لایەن وەکو حکوومەت وەکو پەرلەمان بۆیە ئەگەر یەکێتی و پارتیژ ئەیانەوێ لە بەغا گوێیان لێ بگیرێ و ڕێز لە بڕیارەکانیان بگیرێ پێم وایە بە کورد بە یەک دەنگ بڕاتە ئێوە بەقوترە نەک بە حیزبی جیاجە باش کاک شوان ئەگەر وەکوەما و پرسیاری لە بەڕێز مامۆستا دارام کردن مەسەلەن لە ئەمریکا کۆمەڵێک مەرج داوا لە ئەوان بکە ئەوانیش بۆیان جێبەجێکەن پێت وانە مەسەلەن نیەتێکی شاراوە هەبێ ئەوانش داوا لە ئەمریکا بکەن مەسەلەن هەرێمی کوردستانیان باشتر بۆ لە قاڵبدا یان ڕێگەیان پێ بدە بەڵێ بێگومان مەسلەی تێکەڵکردنی هێزی پێشمەرگەی کوردستان لەم دواییە لەگەڵ تێکەڵکردنی هێزە چەکدارەکانی بەرەی مقاومە لە ناو وەزارەتێک یان لە ناو سوپای عێراقی یەکێ بوو لەو نمونانە خۆ پێشتر کەس باسی پێشمەرگەی ناکرد چونکە پێشمەرگە بەپێی دەستور ڕێکخراوە لە ڕابردوو بەڵام ئەم جارە هێزەکانی مقاومە بەرەی مقاومەیان بەستەوە لەگەڵ پێشمەرگیان لەگەڵ بەستەوە ینی ڕەبتیان کرد پێکەوە زانی کاک زاناجان ئێمە ئەم قسانەی کەین ئەوەی من کردم یان ئەو قسانەی بەڕێز مامۆستا کردی قسەی جوانن بەڵام زۆر دووبارە بوونەتەوە من بۆ خۆم ڕەنگە دەجاریکە لەم کەناڵەوە لە شوێنی تر ئەم قسانەم کردبێ ینی هەمووی وەکوە لە بەرمان کردبێ لە ڕاستیە کۆمەلگای نێودەوڵەتی و بە تایبەتیش دوای هاتنی ترامپ ئاڵوگۆڕی زۆر گەورەی بەسەراتوە پاشان کۆمەلگای نێودەوڵەتی وڵاتانی دنیا تەعامل لەگەڵ موسساتی ڕسمیاکەن ئەو شتانەی کە لەگە حیزباکرێ شتی کاتین یعنی شتی وەختین وەکو وایە لە پشتی پەردەوە بکرێ ئەمڕۆ کە خەڵک حکوومەتاتی دنیا تەعامل لەگە پەرلەمانەکە لەگە حکوومەتەکە لەگە سەرۆکایەتیەکانەکە کە لە ڕێی دەنگدانەوە هاتوونەتە سەر دەسەڵات ئەوان تەعامل لەگەڵ هێزێک و دەسەڵاتێک ناکەن شەرعێتی نەماوە 4-5 ساڵە لە جێ خۆی ئەکسپایر بووە هەر حکومڕانیەکە باشە بۆ ئەمە بکەن ئەوان یعنی ئێمە بە واقعانەتر تەعامل قسە بکەین ینی بۆ وەفدێکی ئەوروپی وەفدێکی کۆمەلگای نێودەوڵەتی یان بۆ بەرژەوەندەکانی ئەوانیش یعنی بۆ تەحمل لەگەڵ هێزگەلێک بکەن لە کوردستان کە بڕوای بە پەرلەمان نییە بڕوای بە دەستور نییە بڕوای بە ینی بڕواشی پێ بە ئیشی بۆ نەکردووە یعنی خەڵکێک لە ئێمە بپرسێ بڵێ ئەرێ هەرێمی کوردستان کێشەکەی چییە تووشی کارەساتی سروشتی بووە تووشی شەڕێکی نەخوازراوی زۆر گەورە بووە تووشی چی بووە پەرلەمانەکەی پەکخراوە حکوومەتی 4-5 ساڵ حکوومەتی کار بەڕێکەرە هەڵبژاردن 2 ساڵ دو ئاخرێ دەستوری نییە هیچی نییە بۆ ئەم هەرێمە وایە ئەبێ خەڵکی هەرێمی کوردستان ئەبێ ئێستا ئەوانەی حکوومەتی هەرێم بەڕێوابن و ئیدارەیەدەن جوابیان چی بێ ینی جوابیان چی بێ بڵێن چی بڵێن لەبەرەوەی وەڵا لەسەر وەزارەتێک ڕێک نەکەوتین بۆیە وەزعەکەمان وایە خبر ڕاستیمە هەر عیبە ینی تۆ نوێنەرایەتی ملەتێ بکەیت لە چوارچێوەی دەستورێک لە چوارچێوەی نێودەوڵەتیەک اینجا پاشان یعنی هەموو کەسێکی کورد بە سیاسی و بە ناسیاسیەکانیەوە یعنی دەبینێ کۆمەڵێک مەترسی لەسەر هەرێمی کوردستان بە بەردەوامی بوونی هەیە ئەم مەترسیانە بە بەردەوامی هەن و بەردەوامیش ئەبن نازانم یعنی ئێستا سەرۆکایەتی هەرێمی کوردستان حکومڕانەکان ئەوانەی کە قەراری کۆتایی لایەنە و ئەتوانن بڕیار بدەن ئەبێ چی جوابی ئەم پرسیارانەی خەڵک بدەنەوە سبەینێ ئەوەی باس کرا ینی بۆ نمونە حکوومەتی تازەی عێراقی کۆمەڵێک ئاڵوگۆڕ دروستەکە ئەم پیاوە گەنجێکە هاتووە کۆمەڵی حساباتی ڕابردوو زۆر لەبەر چاو ناگرێ ئەگەر لە ڕابردوو عادل عەبدولماهدی حسابی شاخی لەگەڵ کردوین و احترامی گرتوین بەڵام ئەم پیاوە گەنجێکە هاتووە بەپێی قانون و دەستور تەحمولەکە سبەینێ بڵێ باشەکە کە مادام ئێوە نەتانتوانی حکوومەت دروستکەن و پەرلەمان دروستکەن و ئەوانە ئێمە مەجبورین یعنی لە ڕێی وەزارەتەکانەوە تەعامل لەگەڵ هەرێمی کوردستان بکەین ئەمە کارێکی نادەستوریشە بەڵام حجەیەکە بۆ دەستی ئەوان یعنی سبەینێ هەرێمی کوردستان جوابی چیە بێ ئەبێ چی بڵێ ینی بڵێ نابێت لەبەرەوە ینی مەترسیەکان زۆر ئەوە مەترسیەکانە کاکشوان بەڵام مەجاالەوەی خۆڕێخستنەوەیەکی تۆکمە بکرێت
باڵێ زۆر بە تاکیدی ئەکرێت لە هەفتە و دە ڕۆژ و 20 ڕۆژی داهاتوو پەرلەمان کاراکەنەوە ڕێکەوتنێکی تەواو بکەن پارتی وێچێتی و پەرلەمان کاراکەنەوە پەرلەمان بکەن بە مەرجعی کوردستان و پەرلەمان تەنانەت ئەتوانێت کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕێک بخاتەوە پەرلەمان ئەتوانێت حکوومەتی تازە شەرعێت پێ بدا سەرۆکایەتی هەرێم پەرلەمان شەرعێتی پێدا و دەستگا دەستوریەکان کاراکاتەوە ئەتوانێت خۆی بەرەو موسساتی زیاتر بەرێ هەموو ئەمانە کاری زۆر ئاساین و بەڕاستی قورسیش نین یعنی ئێمە پێمان وانە بێ وڵا داواکاریەکمان هەیە ئەم هێزانە ناتوانن بیکەن نا بە پێچەوانەوە هەموو شتی قانونیە ئەتوانن بیکەن و ئەتوانن ئەو تەنەزولەی لە بەرامبەر یەک بۆ خەڵکی تر لە بەغاو لە شوێنی ترەیکەن نیوەی ئەو تەنەزولە بۆ یەکتری بکەن ڕێکەوتن بکەن و ئەم ڕێکەوتنە ئەبێتە سەرچاوی ئەوەی کە پەرلەمان کارا بکرێتەوە حکوومەت شەرعێتی پێ بدرێ سەرۆکاتی هەرێم شەرعێت وەربگرێ و ئەو کاتە ئەم دەستگا موسساتانە فەرمیە بن و ئەو کاتە زیاتر ئەتوانی قسە بکەی زیاتر ئەتوانی لەگەڵ حکوومەتی عێراقی بچێ پێش و ئەشتوانن دەستوریش دابنن چکار بەپێی دەستوری عێراق هەرێمی کوردستان دەبێ خاوەنی دەستوری خۆی بێ کە ئەمە عیبێکی زۆر گەورەیە هەرێمی کوردستان دەستوری نییە عیبەکە لەوەیە کە ئەگەر ئێمە لە ڕابردوو هەمیشە دوژمنەکان و داژیکەرانمان تۆمەتبارە کرد بۆی غەدرمان لێکەن بۆی حەقمانە خۆن بۆی جینۆسایدمانەکەن چیمیابارانمانەکەن بەڵام ئەو تا ئێستا ئێمە خۆمان ئەبینە هۆکاری ئەوەی نەتوانین دەستورێک بۆ ئەم هەرێمەدا بنین نەتوانین میزانەیەک بخەینە بەردەست پەرلەمان کە مامۆستا باسی کرد کاتێک کە میزانێ نییە لە دنیای عیبێکی زۆر گەورەیە حکوومەت میزانەی نەبێ ئەزانی شتیوانیە لەعنی حکوومەتی عێراق بەو هەموو شەپڕێوی و خراپی و بار و زروفەی بەسەری هات بەڵام ساڵانێکی تێنەپەڕان بەبێ میزانێ بۆیە عیبێکی گەورەیە حکوومەتی هەرێم هەبێ بەڵام میزانێ نەبێت چونکە ئەمە لە ڕاستیە نەبوونی میزانەیە پاشاگەردانیەک لە سەرفی مالیە دروستەکە دەسەڵاتێک ئەدرێ بە سەرۆگۆزیران بە کەیفی میزاجی خۆی هەروەکو مامۆستا باسی کرد شارێک بێ ئومێدەکە شارێک پڕەکە شارێک ناشرینەکە شارێک جوانەکە ئەمە لە دنیای دەوڵەتداریە شتێکی زۆر عیبەیە دەبێ موسساتەکان ئەمە قبول نەکەن پەرلەمان قبول نەکە حکوومەت بەبێ میزانەی ساڵانە چونکە ئەو میزانەیە ڕێخستنی تایە ئەو میزانەیە حەقی هەوڵاتی تایە ئەو میزانەیە قانونە ئەو میزانەیە دەسەڵاتی شەخص کەمەکاتەوە دەسەڵات ئەدا بە موسساتی تر بە پەرلەمان بە پارێزگاکان هەمووان خەڵک دەزانێ ینی هەموو دنیا دەزانێ ئەم هەرێمە هەرێمێکی دەستوریە میزانەیە هەیە شتەکانی بە قانونیە ڕاتە ڕێوە. بەڵێ سوپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز کاکشوان مامۆستا سوپاسی جەنابی دەکەم بەس ئەخیر پرسیارم بابەتێک هەیە ئەوی مامۆستا عەبدولەتیف زۆر قسە و باسی لەسەرەکرێ بۆتە بابەتێکی گشتی مەبەستم ئەو بەڕێزەنیە بەڵام تەیید یەکەم یان دژە بم بەڵام وەکو ڕۆژنامە زۆر پرسیارەکە مەڵێن خۆی ئەڵێ ئەمە لێدانە لە داوە و لە بانگەوازی ئیسلامی بۆ چوونی بەڕێستان وەکو یەکگرتووی ئیسلامینەوە کەسێتێکی دینی مەسەلەن ئاین پەروەرچی ئەڵێ ئێمە ئەم بابەتە ئەبێ زۆر بە واقعی مامەڵەی لەگەڵا بکەین یەکەم جارێ ئەم بابەتە بەڕێزی بۆ خۆی ڕەتیەکاتەوە هەندێک دەستگای ڕاگەاندن بڵاویان کردوتەوانێ و لیژنەش پێکێنراوە ئەبێت چاوەڕێ ئەوە بین بەڵام لە هەموو حاڵەتێکە ئێمە پێمان ناخۆشە هەم تۆمەت بۆ خەڵک دروست بکرێ وە پێم وایە ئەمە خزمەت بە هیچ کایەیەکی کۆمەڵگەی کوردی ناکە تۆ ئەگەر جارێ ئەمە تۆمەتە بۆ ڕەمزەکانی خۆت ئەشکێنی ئەگەر بابەتێکی ترە بۆ وای لێ بکەی سوۆسیال میدیا و دنیای تێبگەێنی کە لە کاتێکا بەداخەوم پێم وایە ئێمە هیواخوازین کە ئەو لیژنانە بە ڕۆڵی بەرپرسانی خۆیان هەستن و بەداخەوە لە وڵاتی ئێمەشە من حەزەکەم پێت بڵێم یعنی کاکزانە ڕاستە ئەو بابەتە باسی ئەکرێت کە من نازانین ئێستا ئەمە هیچ حکوێک ناتوانین بدەین ئەمە یەک دوو هەمیان بەڵام لەوانەیە خۆ شتی هاوشێوەی ئەوە لە زۆر شوێنی تریشا هەبێ جاری وایە ئەم شتانە لەوانەیە تەسەورەکەی کە ئەمە بەشێکی بەمەبەست وای لێ بکرێت اینجا ئەمڕۆژ بەڕاستی ئەم زیرەکی دەستکردا هەموو بابەتەکانی شێواندووە لەبەرەوە من هیچ بۆچوونێکم نییە لەسەر ئەو بابەتە و
و هیواخوازم کە هیچ شتێکی لەو جۆرە ڕووی نەدابێت چونکە هەم بۆ کەسایەتی جەنابی مامۆستا ئەویش دوجار هیوادارین هەم دادگا و هەم لیژنەکە بۆ پەڕی بێلایەنە ڕۆڵی خۆیان ببێنن و ئامانجار خزمەتی خەڵک بێن نەخواانە خواستشکانی کەسێک یا کەسێکتر. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستادارە سێکانیانیان دامی خولی پێشون جوبەی نوێنەرانی عراق و سەرکردە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕاست سپاس بۆ بەڕێز شوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمە شیشانی کوردستان. خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامەیەم شەومان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.